ولی لکردستان اما ریتم 7 ضربی من هست. وقت التين اگر گروه دوم کامکارهان فتانن حتی لگروه اولیش قوی تر بن. استادگری که کل ترانه و هاتن دوستنه خوی ویولون فیر بو که سبا ویولونی لیادا. کامکاران یان کامکارەکان لە ناو گروپە مۆسیقایی و ژەنیارەکان گەورەترین گروپی میوزیکین لە کوردستان و ئێران کە سەرجەمیان سەر بە ماڵباتێکە. کامکارەکان بەر لەوەی وەکو گروپێکی میوزیکی ناسرا و دەرکەون شەوانە با سەرپەرشتی حەسەنی کامکار کە باوکی گروپەکە بوو لە پاڵ حەوزی ماڵەکەیان لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان پرۆڤەیان دەکرد. بەڵام ساڵی 1965 وەک گروپێکی میوزیکی بنەماڵەیی دەرکەوتن کە تیایدا حەسەنی کامکار ڤایۆلینی دەژەنی، هۆشەنگ با ئۆکۆردیۆن، بێژەن وەک چڕیار، پەشەنگ با سەنتور، ئەرژەنگ با دەمەک و قەشەنگ وەک گۆرانی بێژ و ژەنیاری ڤایۆلین بەشداریان دەکرد. لە ساڵی 1969 لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زنجیرەیەک کۆنسێرتیان گێڕا کە تیایدا ئەرسەلان و ئەردەشیریش با عود و کەمانچە بەشدار بوون. لە ساڵی 1970 هۆشەنگ، بێژەن، پەشەنگ و ئەرسەلان بۆ فێربوونی زانستیانەی میوزیک ڕۆیشتنە تاران و لە زانکۆی هونەرە جوانەکانی تاران دەستیان بە خوێندنی مۆسیقا کرد. دواتر گروپی کامکارەکان لەگەڵ 3 ژەنیار و هونەرمەندی ناسراوی ئێران محەممەد ڕەزا لوتفی، حوسێین عەلیزادە و پەرویزی مشکاتیان دوو گروپی میوزیکی شەیدا و عارفیان دامەزراند و ژمارەیە کۆنسێرتی سەرکەوتوویان لە ئێران و دەرەوەی ئێران بەڕێوە برد. باوک من تقریبا 55-60 ساڵ لەمەوبەر لە سنەیش ئەزانن خۆ بەقۆڵ بیژن 60 ساڵ لەمەوبەر سنە یعنی 150 ساڵ لەمەوبەر تاران فەرقی هەست. لە سنا بۆ ئەوەڵین بار خۆی ئەرتەشی بوو لە گروه موزیک ئەرتەشە تڕمپەت و شتی لێدا، بعد بووە ڕەحبەرە گروهە ئەرتەش. بعدەن خۆی لە ئوستادگەرێکەوە کرد لە تارانەوە هاتن بۆ سنە، خۆی ڤیۆلۆن فێر بوو کە سەبا ڤیۆلۆنی لێدا. بعد کەم کەم مؤسسەیەکی دروست کرد بۆ موسیقی، کلاس موسیقی بۆ ئەوەڵین جار لە سنە دروست کردو کە شاگردگەل مختلف لەو ئانا استقبال کریا فرا هاتن و موسیقی تعلیمەدا پێیان، هەم موسیقی ئێرانی هەم موسیقی کوردی. خۆ گشتمان ئێمە مناڵەکانی گشتی لەلایەوە کاریان کرد، یعنی مامۆستای ئەوەڵیە ئێمە باوکمان بوو. خۆ لە ساڵگەل شاید 1966 فکرکەم لەو ئەنگەلا گروهێکیان دروست کرد ئەوانە هوشەنگ و بیژەن و پەشەنگ و ئەرژەنگ تە قەشەنگ خۆشکما بوون. ئێمە نوێین ئەوانە ئێمە منداڵ بووین یا ئەردەوان شتە بە دنیا نەهاتوو شاید. لەوانە کە گروه کامکارها پایەیە گروه کامکارها لەوانە دروست بوو. باوکم نقش فرە مهمێکی بوو لە موسیقی کوردستانە. بعد حدود مثلا 50-60 سال لەمەوبەر لە سەنەندەجا مردم فرە ئاشنانەون بە موسیقی. بعد حتی
هر کسی که کار موسیقی کرد مثلا ایامد برو شغل مثلا اداری بگیره یا کاری تر مثلا موسیقی که شغل نیه بدن ولی الان مثلا بعد از 60 سال نتیجه زحمت او و باقی هنرمندگل تر او بوده که الان مثلا چند روز لهم ورش نفتم که سنندج انتخاب بوده با عنوان خلاقترین موسیقی لایران بعد خب طبیعیه خود کردگل مثلا فقط لموسیقیان یا مثلا ریتمیان فرق قویه مثلا رقص یک نوع آینه که لشادی لعروسی لهر چیزی که استفاده لیکن مثلا کردگلشون ریتمیان قویه و تنوع دستگاهگل موسیقی مثلا فرض که لرستان فقط لنا دستگاه ماهور بیشتر آهنگیان هست مثلا تو نتوانی آهنگ همایون یا چوارگاه یا سیگاه لرستان پیاکی ولی ام تنوع دستگاهگل لسنندجا بخصوص لکردستان هست چند دسته ارکستری تشکیل ده ارکستر هین منالگل ارکستر هین وسط ارکستر گورگل بزرگسال که امانه هر وقت گوراون باشتراون و هات نناو ارکستر گورکه که ام ارکستر لا استان کردستان لا مرتب کنسرت مانه ده گشت من نالاکن لا باوک منو موسیقی فیر بین هر سازی که حزی کر لا باوک منو فیر بین و بعد کم کم هر ارکستر چین شرکت من کردو تا ارکستر بزرگ سالو بعد لم مدتیشا بو اولین جار ارکستر کامکارها هر 50 سال لموبر تشکیل بو یعنی باوکم بو هوشنگ و بیژن منالا گورکان تک خوش ما قشنگ و پشنگ و اولین جار او ارکستر تشکیلی انده که اردوگل رامسر و جیگل ترا شرکت یعنی کر حتی سالکیش بون با اول لایرانا کامکارها خۆمانیش تەک کارمان کردووە ئەرسەلان خۆی تەک کاری کردگە کارگەلێک بۆ ئۆرکستر سامفۆنیکی کردگە کارگەلێکی بۆ خوانندەگەلتر بۆ نەوازەندەگەلتر تەرکیبگەلێترەوە ئەنجامی داگە منیش خۆم گروهم بووگە بۆ خۆم یا تەکی کارم کردگە چەندانە کار مەسەڵەن کارێکم تەک هۆمایونی شەجەریانە ئەنجامدا ناو ناشەکی با یا کارگەلێک زەمینەی تەکنەوازیە کەمانچە قەتعگەلێکی بوو کەمانچەست کە لە لەحاظ تکنیکیە و کەمە قدرەتی تەک قەبلگەلیە تەگە قەبلەن کەمانچە بۆ سوورەتەنەوەگە ئاڵانە کەم لە لەحاظ تکنیکی و کارم کردگە لەبانیە و وەکو بیغوبارە ئادەد یا یەقینە گۆمشودە کە تەک زەکەریا یوسفی تەک کە نەوازەندەی دەف و پێرکەشێنە ئەنجامم داگا و یەقینە گۆمشودە یەکێ لە کارێکە کە لە چوار پارچەی کورسان ملۆدیگەلێکی لە چوار پارچەی کورسان سعیمان کردگە لێ ئەنجامی بین مەسەڵەن لە ملۆدی کرمانجی ملۆدیە
طرفگل محبت طرفگل مکریان یعنی بعد به هر حال موسیقی گل بود تا جنوب کردستان که کرمانشاه هم طرفگل به ولی لکردستان اما ریتم 7 ضربی من هست بعد 10 ضربی من هست که هیچ جگ ایران ریتم 10 ضربی نیه 5 ضربی هست مثلا طرفگل خراسان ریتم 5 ضربی هست ولی 7 ضربی و 10 ضربی و 12 ضربی و امانه مخصوص این کردستان ها. خب اما دو جنبه هست کارکان من یکی کار گروهی که به یک کنسرت این که بهترین ملودیگل کردی لهر تو منطقه گلتر جمعواری من کرده و بشکل نو بشکل تازه و شعری تر لو حالت بدویه در من هارگه بشکل موسیقی شعری بیجین در من هارگه و تنظیم شده خب معرفی من کرده و حتی بیجم به تو دنیای ما فستیوال گلی لخارجه چوگین که فقط شنوندگان من گشتیان خارجی بوگن هەر لە ژێرناوی ئەو دوو گروپە میوزیکیەدا لەگەڵ محەممەد ڕەزا شەجەریان هونەرمەند و چڕیاری ناسراوی ئێران و شەهرامی نازری هونەرمەند و چڕیاری ناسراوی ئێران و کوردستان چەندین بەرهەمیان ڕەوانەی بازاڕی مۆسیقای ئێران کرد کە تا ئێستاش بە باشترینەکانی میوزیکی کلاسیکی ئێران ناسراون. یعنی هر گروهێک حتی لموسیقی سنتی ئێرانە فارسی مثلا پیشرفته و درجه 1 و عالی به بیشتر اعضای کردن مثلا فرض کرد استاد یوسف زمانی خدا بیامرز مثلا آهنگل عالی درست کردو که آقای شجریان خواندوی نظام خوانندگل مهم بعد آهنگسازگله مل شارگلتر مثلا للورستان یا لخوزستان یا بلوچستان مثلا نتوانی پیدا کرد مثلا کسی که خلاقیت آهنگسازی بید مثلا فرض کرد هوشنگ برای گورخم یا ارسلان مثلا آهنگلی که درست کرده که اصلا سطح جهانیه بێنەزیرە. حەسەنی کامکار باوکی کامکارەکان لە ڕادیۆی کوردی سنە لەگەڵ عەباسی کەمەندی هاوڕێ و هاوکار بوون کە دواتر گروپی کامکارەکان لەگەڵ عەباسی کەمەندی 3 ئەلبومی گۆرانیان ڕەوانەی بازاڕەکانی ئێران و کوردستان کرد کە وەکو باشترین ئەلبومی گۆرانی لەو ساڵانەدا ناسران. ئەو ئەلبومانە بریتی بوون لە ئەلبومی هەورامان کە ساڵی 1970 بڵاو بووەوە. دواتر 2 ئەلبومی پرشنگ و گەلاوێژ بڵاو کرانەوە کە لەو ئەلبومانەدا عەباسی کەمەندی چڕیارە و گروپی کامکارەکانیش ژەنیارن. کەوتووەتە بینمان شەدە حەوکەش و حەوکۆ کەوتووەتە بینمان شەدە حەوکەش و حەوکۆ مەگەر باشە مەڵازیز ببگەینێ بەوە تۆ مەگەر باشە مەڵازیز ببگەینێ بەوە تۆ ئای لەگەلالێش بە چاو شەڕ دەکا ئای لەگەلالێش بە چاو شەڕ دەکا من تک تک من بۆ خۆم کارەکەم هوشەنگ کارەکە پەشەنگ بیژەن هەرکە بۆ خۆی تەک تەک بەغێر از کارگروهی کاریشەکە خۆ من مەشغوڵ ئاهەنگسازیم هەمیشە ئاهەنگل فرێکم بۆ ئۆرکستر سەمفۆنیک بۆ ئۆرکستر خۆمان
دروست کردگە هوشەنگیش هەروە مناڵەکان ئێمە بازێکیان عەلاقەیان نەس حەزەکەن بە موسیقی کارەکەن وەکو سیاوەش وەکو نێریز هانا سەبا من خۆم کچەکەم هێشتا 14 ساڵی هەولی ئەویشقەیەکە کارەکە ئەگەر توانیان ئینشەڵڵا شێوە لە فرە کار بکەن کە بتانە کە بەحاڵ وەختە تێن ئەگەر گروهێ دووەمە کامکار هەن بتانن حتا لە گرو ئەوڵیش قەویتر بن. کامکارەکان تا ئێستا بەدەیان کۆنسێرتیان لە سەرانسەری جیهان بەڕێوە بردووە وەک فێستیڤاڵی وماد بە سەرپەرشتی پیتەر گابریێڵ و فێستیڤاڵی مۆسیقای لۆچیانۆ برێوی ئیتالی. ئەم گروپە لە چەندین بۆنەی وەک کاتی پێشکەشکردنی خەڵاتی ئاشتی نۆبێل بە شیرینی عەبادی لە ساڵی 2003 بەشداریان کرد و گۆرانی کوردیان چڕی. Come 7 brothers, a sister and a daughter. They're known as the Kamkars. ژمارەیەک لە ئەلبوم و گۆرانیەکانی ئەم گروپە بوون بە بەشێک لە فەرهەنگ و ناسنامەی مۆسیقای کوردستان و ئێران وەکو هەورامان، زەردی خەزان، شلێرە، گەلاوێژ، ئاگری زیندوو، گوڵنیشان، پرشنگ، کانیسپی، ئیمشەو، ئەوراد و بەیادی سەبا. هنر مثلا نابو درجه یک فقط بنیانگلک که اطلاعیان هست تخصصیان هست آوانه بیشتر ناسن ولی خب مثلا فرض که یونسکو سازمانه که او به دلیل مثلا سنندج انتخاب نکرد با عنوان شهر خلاق موسیقی با که آهنگسازگل و نوازندگل و بعد خود مردم سنندج علاقه به موسیقی و رقص و شادی و امانه بیشتر نسبت به مثلا همدان یا اصفهان با اینکه مثلا اصفهان استادگل مهمی بوده و کسایی و جلیل شاهناز ولی با جوره که کردگل فعالیتیان کرده اوان با جوره آهنگسازی و نظام فعالیت لسطح جهانیه نیان بوده. من لبانه موسیقی لوریچ و بس کارم کرده یعنی من چندانه کارم هست که یکی که نوار تاله که به همراهی آقای فرج علیپور کارمان کرده که اویش هر با جوره وکو یقین گم شده سعیم کرده که او مقامات و آهنگ لوریه به شیوه اجرا کم که للحاظ قدرت نوازندگی و مشخص به و فرکس قال الان لإيران حتى لخود اللورستانا فرکس قال لي تقليدها كان تليفون لي به همیشه باشه آلبومی که به شکل کامکارها به گشتمان به شاید 7-8 سال لەمەوە بەر ئاخرەکەی بوو نازانم میسە ذهنم نییە تارا بوو وەک شتێ ناوی لە کوردستان ئەو کوردستان سلەیمانیە لێنا بڵاوە بوو وەلێ بە شکڵ ئینفرادی خۆمان من ئاخرین کارم تەک هوشەنگا کوچەهای چوارباخ بووگە کە لێنا من کۆنسرتۆیەکم بۆ عود و ئۆرکستر دروست کرد هوشەنگیش قەتعەگەل مختلفی بۆ سنتور و ئۆرکستر کەمانچە و ئۆرکستر دروست کرد کە ئاخرین کارمانەوە بووگە
گروپی کامکارەکان جاروبار لەگەڵ هونەرمەند یان چڕیارێکی ناسراو بەرهەمێک یان ئەلبومێکیان بڵاو دەکەنەوە، بەڵام هەرگیز کەسێکی دیاری کراویان وەکو چڕیاری هەمیشەیی لە ناو گروپەکەدا نییە. قەشەنگی کامکار تەنیا خوشکی کامکارەکان کە ڤایۆلین و سێتار دەژەنێ یەکەم ژن بوو کە پاش شۆڕشی ئیسلامی ئێران هاتە سەر شانۆ و دەستی بەژەنین کرد و ڕێگەی بۆ ژنانی دیکەی ناو ئێران کردەوە کە لەسەر شانۆکان خەریکی چڕین و ژەنین بن. قەشەنگ جیا لە گروپی کامکارەکان لەگەڵ هونەرمەندی ناسراوی ئێران خات و سیمابینا چەندین بەرهەمی گۆرانی بڵاو کردوتەوە. چەند ساڵێ لە ڕادیۆ سەنەندەجا من فعالیتم بوو تەک خوانندەگەل مهمە، مەسەڵەن ئیرج ئەندەلیبی، نازانم ئاغای نۆبەری، بعد حەسەن زیرەک، خوانندەگەلێ کورد کە ئێوە خۆتان خاس ئێناسن هەمکاریمان بوو. بعد از دوران سەربازی من هاتمە دانشگا تاران هۆنەرهای زیبا شرکەتم کرد، قبول بووم و وتم کە تەک محەممەد ڕەزا لوتفیەوەمانە هاتین گروشەیدەشمان تەشکیل دا و ئەلئانیش من خۆم مەسەڵەن کتێوێکم نووسیگە بۆ سنتور، نە یەکدانە، کتێوێک ئاموزشی بە عنوانە شیوەی سنتور ناوازی. ئەم کتێوە تقریبەن ئەلئان چاپ 75ەمە، یعنی 75 بار چاپ بووگە، هەر بار 5000 و 10000، یعنی پرفروشترین کتێوێک لە ئێرانە هەست کە ئەمە خۆی نیشانە کە چەند نەفەر لە ئێرانە حتا لە خارج ئەز کشوەرە لە ڕووی ئەو کتێوە یا من نووسیگمە خەریکن سنتور فێرەوە. وەختی کارەکەین یا وەختی کارێ ئێرائین ئەوانەیە هاتکن بە تەرەف موسیقا و موسیقا کارەکان پتان لێ ئیستفادەکەن، بەرداشت بکەن و دەستمایەک بێ بۆیان، متوجه دەستمایەک بێ بۆ مناڵگەلێک کە کەمانچە کارەکەن یا موسیقا کارەکەن بتانن ئۆلگویکیان بێ، ئێمە مەسەڵەن وەکو ئۆلگویک بێ. سەدام بۆمبە شیمیایی کردو، کوردگەلی کوشتووەمانە، ناسەر ڕەزادی وتی من بڕم کۆنسەرتێ ئیجرا بکەم وەلێ ئاهەنگەلێ غەمگین، مەسەڵەن وەک غەمگین و دڵپەشێوە، مەسەڵەن گشتی ئاهەنگ غەمگین انتخاب بکەم کە چۆن مردم فرە مناڵیان لە دەستاگە، باوکیان لە دەستاگە. بعد وتی من ڕیم چەندانە ئاهەنگ غەمگینم خوۆن، بعد ژنێک هات وتی کاک ناسر بۆچە ئاهەنگ شاد ناخوێنی؟ وتی ئاخر مردم، وتی من خۆم 4 مناڵم شەهید بووگە، من حەزەکەم ئەلئان ئاهەنگێ شاد بژنەوەم، ئەو ئەحترامە ئەو مناڵگەلمە بەجێ خۆی، وەلێ من گەرەکم نییە مەسەڵەن تا ئابەد هەر بگیرم و غەمبار بم، ئەلئان من گەرەکمە شاد بم، تۆ ئاهەنگێ شاد بخوێن. وتی من تعجبم کرد، یعنی ئەوە ئەهمیەتیان بە موسیقی یعنی وەک غەزای ڕۆحە. کوردگەل موسیقی بۆیان مقەدەسە، ئەمە خۆی فرە مهمە. ئەگەر موسیقی نەبووە مەسەڵەن زندگی من فرە هین موفق نە و حەزم پێ ناکرد، مەسەڵەن فارس کرد
کار وک مثلا نجاری توهین نکن به یعنی اویش خوی هنره که ولی مورد علاقه من نیه یا مثلا رشته برق یا مثلا مهندس راه ساختمان فلان اویش خوی خومت به بشریت تو مثلا پل درست که نازنم صد درست که ولی او اگر من او سجت یا تو فقط موسیقی انتخاب بکن لأول تشکیل ام گروپا همیشه بخش فارسی من اینجا کرده و چون ایمه برحال هاینا ایرانه و بخش عمده کردی بوده یعنی حتی لطارانه مردم بیشتر به خاطر بخش کردیه که تین با کنسرت من بیشتر البته زور به واسه که همیشه حال معنی بوده که موسیقی کردی معرفی کن سمفونی کم تواو کرده که 4 قسمته و تواو بوده ولی بلاو نوگه هیشتا و ایسیشه هم لبن اپرای که کارکم اپرا مانند رابعه که دانیل رفیقه که من متنکه نوسیگه من خریگم لبانی و کارکم گروه کامکارا خیلیکین مشغولین به هر حال چندانه کنسرت من پاره کرده لایران لخارج از کشوری شاه قراره برین کنسرت بین انشالله که بتوانین دوباره کارگلێک ئەنجام بین کە بۆ مردم خۆشایەند بێت. هۆشەنگی کامکار براگەورەی کامکارەکان سەرپەرشتی گروپی کامکارەکانە کە دەیان کتێب و وتاری زانستی لە ناوەندە زانستیەکانی جیهان لەبارەی مۆسیقا بڵاو کردوتەوە. لە ئیتالیا و ئەمریکا لەبارەی میوزیک خوێندوویەتی و چەندین ساڵ سەرپەرشتی بەشی میوزیکی زانکۆی هونەرە جوانەکانی تاران بووە. هەنووکە گروپی کامکاران لە تارانی پایتەختی ئێران خاوەن فێرگەیەکی گەورەی میوزیکن و قورگ و پەنجەیان بەردەوامە لە خزمەتکردن بە چڕین و ژەنینی مۆسیقای کوردی. کۆڵان بە کۆڵان جادە بەجادە نەشمی لەی چاوجۆن پەچەکەت لاودە پەچەت لاودە نەشمی لەی چاوجۆن پەچەکەت لاودە پەچەت لاودە